خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. چەند ڕۆژێک بەسەر کارەساتە سروشتەکە و لافاوی چەمچەماڵ و شۆڕش و تەکێدا تێپەڕی کرد. هەموو لایەک سەرقاڵی ئەوەن کە کەمێک لە ئازارەکانی خەڵکی ئەو ناوچەیە کەم بکەنەوە. ئەوەی کە جێگەی سەرنج بووی ڕای هاتنە سەر هێڵی حکوومەتی خۆجێ و حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جێگری سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێزقوبات تاڵەبانی خەڵک لە هەموو کوردستانەوە بە یەک دەست و بە یەک دەنگ هەوڵێکی نیشتیمانیاندا لە پێناو خوای گەورە و لە پێناو خاک و نیشتیمان بۆ ئەوەی کەمێک لە ئازاری خەڵکی چەند چەماڵ کەم بکەنەوە. ئێمە لە سەرەتاوە لە دەستگای میدیایی کورسات هەوڵمانداوە زۆر نیشتیمانیانە ڕووماڵ بکەین و هەوڵ دەین تەنها ئێمە دەنگێک بین بۆ دەرخستنی جوانیەکان و دەرخستنی ئەوەی کە ئازارەکان و بتوانین بە هەمومان ئەو دڵە باشەی خەڵکی کوردستان هەیەی بتوانن هاوکاری خەڵکی لێ قەوماوی ئەو ناوچەیە بکەن کە ئەوش بۆ ئێمە و بۆ من بۆ خۆم کە کوڕ ڕۆژنامەنووس زۆر جێگەی خۆشحاڵێکە سەرمایەدارە نیشتیمانیەکان خەڵکی نیشتیمانی تەنانەت ئەوەی کە دینارێکی پێنیە تا ئەگاتە ئەوەی کە سەرمایەدارە هاتوۆتە سەرخەت بەخشینی بڕی 1 ملیار دینار لەلایەن کەسایەتی نیشتیمانی وەک شێخ فاخر شێخ طەیب و ئێوە کۆمپانیای یان بەڕێز ئاسۆبامۆچی بەڕێز ینی بەڕێزەکانی دیکەی سەعد کۆڵک هەر یەکێک لەو بەڕێزانە تەواوی ئەوانەی دیکە دڵخۆش دەکا کە هێشتا و لەو نیشتیمانە خەمێکەوە ڕێ هەوڵە جدیەکانی حکوومەت و کۆمسیۆنێکە بۆ کۆمسیۆنە بەردەوام هەوڵی داوە کە تەوازنێک هەبێ عەدالەتێکی تەواوەتی هەبێ لە دابەشکردنەوە تیمەکانی دارەی گشتی و تیمەکانی تر لە ناویاندا خەڵکێکی خۆبەخشانە خەڵکێک هەیە لە پێناو خوا و نیشتیمان شەو ڕۆژی خستۆتە سەر یەکێک لەو ناوانەی کە دیارە بەڕێز ئارامە ڕیشە و هاوکارەکانیەتی کە ئەوان شەو ڕۆژی خۆیان خستۆتە سەریەک بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و پەرلەمانتارانی یان کاندیدە دەرچووەکانیش ڕۆڵی خۆیان بینیوە و شەو ڕۆژیان خستۆتە سەر هێڵ. من باسی ئەو هەوڵە جوانانە ئەەکەم و ئەو هەوڵە دڵسۆزە نیشتیمانیانە ئەەکەم ئەو کارە خێرخوایانە ئەەکەم کە ئەرچی هەمومانە بەڕاستی لە سەرەتایە ئەچمەلای بەڕێز کاک ئارامە ڕیشەوە و کارەکانی دواتریش لەگەڵ کاک پۆڵایە گفتوگۆکەم کاک ئارام سڵاوت لێبێ من بە ناوی خۆم و هاوکارانم دەستخۆشی لە تۆ لە هەموو هاوکارەکان تەکەم کە توانیوتانە زۆر دڵسۆزانە شەو ڕۆژ هەوڵی پاکردنەوە و خزمەتکردن و ڕێنوێنی خەڵک بکەن. ئێوە وەکو ئارامە ڕیشە و براکانی با منەوە ناوتان لێ بنێم نەڵم هاوکارەکانی ئارامە ڕیشە و براکانی چیتان هەیە بۆ ئەو خەڵکە خێرخوای کوردستان بۆ ئەو خەڵکە نیشتیمان پەروەرەی کوردستان و بۆ ئەو هەوڵە جوانانەی ئێوە کە ڕەمزێکی جوانن لەو شارەیە. سەرەتا دەستخۆشی لە جەناب دەکەم کاتتان باش کاتی سڵاو و ڕێزی لە ناو کوڕ و لیتە و سڵاو لە ڕێزی لە ناو کوڕ و لیتە و تەڕی هەموو گیانی هەمووتەوە ئەو براستافانەمان بەیەکەوە دەستی یەک بەیەکتان ماچەکەم کاگارە هەر خۆم نیم تەواوی ستافەکەمان زۆریان کەشەوە نەبێننەوە خەوتن لە مەنهەجیانە نییە وەک گشتی بێتاقەت و بێتوانە بووە بە سپاس بخوا کە منە بینن لە دەرەوە ناڕۆنەوە لە خۆشەویستی منە سپاسی ئەو خەڵکە بەڕێزاکەم لە هەموو شار و شارچەکانەوە هاتوونە بۆ هاوکاری ئەمە بە تەنکەر ئاو بە شۆفڵەوە بە مەکاینەکانیانەوە خەڵچەکەی هاتووە بە جووتێ دزمەوە یا بە ماسیحەیەکەوە خەڵکە بۆ لە شاری سلێمانی لە هەولێر لە قەزا و نەحیەکان لە کەرکووک لە بەغاوە هاتووە بە هاوکاری ئارامە ڕیشە سپاس بۆ خوا سپاس بۆ جەناب سپاس بۆ تێکڕای خەڵکی بە شەرەفی کوردستان چاوی یەکە بەیەکیان ماچەکەم ئێمە لە شاری چەمچەماڵ کە کاتێ لافا هۆسا قەزای چەمچەماڵ و نەحیەی شۆڕش و نەحیەی تەشەی گرتەوە و گوندی نەحیەی ئاغزەلەریشی گرتەوە و ئەم لافاوە زەرەری داوە سپاس بۆخوا بارانێکی بە ڕەحمەت باری ئێمە وەکو خەڵکی سنوورەکە وەک تەواوی خەڵکی سنوورەکە ئەم جارێژەوە خەڵکی سنوورەکە هەر هەموومان سپاس گوزاری خواین و سشکوری خواکەین کە بارانی بە ڕەحمەت باری و وشکە ساڵی ڕووی نەکردە وڵاتەکەمان ئێمە کەمێکمان لە هاو نیشتیمانیانمان لە برا بسڵمانەکانمان زەرەریان بەرکەوتووە و زەرەرەکەی ئەوان ئینشاءڵڵا برایانی دەوڵەمەند و سەرمایەدار و مسلمانانی ئەم وڵاتە بۆیان قەرەبووەکەنەوە پشتیوان بەخوا و حکوومەت هێرێمی ئینشاءڵڵا ئەوانیش دێنە سەر خەت و بۆیان قەرەبووەکەنەوە لێرە ئێمە سپاسی خواکەین ئێمە هەر شکوری خوا بووینە و لە هیچ کەسێک لە هیچ ماڵێک کە ئێمە لە ماڵەکان بووینە لە خەڵک بووینە
هیچ کەسێک غەڵەتێکی نەکردو نەقوسانێکی نەبووە خوا نەخواستە غەڵەتێک بەرامبەر هیچ شتێک نەکراوە هەر هەموو شکر بووینە بەڕێز کاگارام بەڵێ بەڕێز کاگارام بنەبەوە پرسم تا ئێستا چەند مەسەلەن توانیتانە مەسەلەن ئەو پاکردنەوەی ماڵەکان تا چەند بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینیەوە کە ئەمەی قۆناغی یەکەمە بەڕاستی دوایەوەی کە ماڵەکان پاکەکرێنەوە دواتر بتواندرێ ئەو هاوکاری کۆمەکە و چێتە ماڵەکان و ماڵەکان گەرم بکرێتەوە ماڵەکان نزیک بووە لە تەواو بوون بە شوشتن و پاکردنەوەی کاکە مەسلەی شۆردنی ماڵەکان هەر لە سەرەتاوە سپاس بۆخوا تەواوی ماڵەکان و خەڵک ئەوەی کە قوڕاویتیانەما دەستیان کرد شۆردن و پاکردنەوەی خەڵکێکەیە دەرگاکانی ئاوبردێتی خەڵکێکەیە جامخانەکانی ئاوبردێتی خەڵکێکەیە خەڵک ماڵەکان غازیان نەماوە سەلاجیان نەماوە فەرش و جێگاوبانی هیچی نەماوە تەواوی فرێدراوە بەڵدراوە دەرەکشما فرێداوە زۆری سەلاجە و ئەو ئەشیانەی پێداویستی ناو ماڵ ئاو بردوێتی و ئەو خەڵکە بە ڕێزەیش کە قاب و قاچاق و ئەشیا هەیە هیچیتیان نەماوە ئێمە ماڵەکانمان پاکردەوە سەرەتا هاوکاریان بوون جادەکانمان کردەوە پێش هەموو شتێ جادەی چەمچەماڵ سلێمانی کەرکووک سلێمانی تێپەڕبوونی باسی چەمچەماڵە زۆر زەخت بوو ئێمە وەکو خۆمان وەک ئارامە ڕیشە یەکەم دقی حەدەسەکە لە ناواوە بووینە هەتا ئاخیرە و خەڵکەمان ڕزگار کرد و نەمانێش خەڵک بێنێتەوە اینجا دەستمان کردە ناو کۆڵان و جادۆبانەکان دوای کۆڵان و جادۆبانەکان اینجا بە شۆفڵ کشی خۆڵەکەمان لەدا قۆناغی یەکەممان لادانی قوڕاوەکان بوو ئێمە هەر لە قۆناغی یەکەم و دەستمان کردە شۆردنی لەگەڵیان دوای ئەوە شوێنانی کە لە ناو شاری چەمچەماڵ و شۆڕش بوو ناڵێم سەتا ڕەنگە هەفتا بۆ هەشتا بۆ نەوەتیمان پاکردێتەوە ئەمڕۆ نەحەی شۆڕشمان نەحەی تەشێمان زۆر وێران بوو تیمێکی گەنجی زۆری بێشومار و تەواوی ئەو شۆفڵە بۆت کاتانە شۆفڵی گەورە هەمووی خێرخوازی و خۆ نەویستانە چەند بەرپرسێکیش هاوکارمان بۆیە دەوڵەمەنێک مەکانی وەمان ناردووە سپاسیانەکەین و سەروی سەد و قسوور تەنکەر ئاومان بەترێلە و بە تەنکەری 25,000 لیتری ئاو ڕشانوە لەبەری تەکیەوە لەو بەرەوە بەبەری نەحەیە و ئێستا لە سەرەوەین لە بەردەم مزگەوتی ڕەحمانین و چەند شوێنێشترمان پاکردۆ لای مەکتەبی سەگرمەین مەکتەبی بەردەقارەمان و ئێستا گەشتینەتەوە سەرەوە خاڵی کۆتایی دەست پێکەین لەسەرەوە لە بەردەم مزگەوتی ڕەحمان ئینشاءڵڵا لێرە و پاشەکەینەوە وەکو ئارامە ڕیشە و تیمەکەی بەڵێ چاوی یەکە بەیەکەی ئەو پەیامنێرە بە ڕێزانە ئەوانەی کە هاتونەتە شارەکانەوە ئەوەی کە دەنگی خەڵکیان گەیانوە هەمیشە ئارامە ڕیشە و تێتی ئەگەر پەیامنێر و کەناڵ و پەیجەکان نەبێت ئێوە نەبن دەنگی ئەمە نەگەێنن خەڵک وەک چۆری لێدێ بۆ دەنگت ناکات منەمێ دەنگم بگا بە ئەوروپا بە کوردستان بە دەوڵەمەنێک بە سەرمادارێک لە ڕێ چوار کەناڵی جوانی وەک جەنابتان وەک کەناڵە بە ڕێزەکانی تر دەنگمانەگا بە خەڵک و خەڵک هاوکارمانە بێت ئەم حەدەسانە پێویستی بەوەیە کە هەمومان تاچیدی لەسەر بکەین و ڕووداوێکی قورسە و ماڵەکانمان هەمووی ئاوی تێچووە و سپاسی خوش دەکەین کە ئەم لافاوە لە شەوانە بوو ئەگەر لە شەوا بۆ ئەو خەڵکەی کە لە ماڵەوە بوو گشتی وەفاتێکرد بێگومان ڕاستاری خوای گەورەی باش لە تەچیە کاک ئارام لە تەچێ توانراوە ئەو هەڵمەتانەی هەیە توانراوە مەسەلەن تەواوی ماڵەکان پاک بکرێتەوە جگەلەوەی کە ینی ناو ماڵەکەی تێکچوو بێ بۆی دەرگا و پەنجەرەی بردبێ وڵای سپاس بۆخوا لە تەچێژ ناو ماڵەکان پاک بۆتەوە ئێستا ئێمە قۆناخی ئێمە لەگەڵ پاکردنەوە ڕێڕەوەکان کراوەەوە سیارەی پیاڕۆ شۆفلی لێدراوە ئێستا ئەبێ ئەم قڕولیتەین و ساوە بە جادەکەوە بە شۆفلی بۆت کات بە شۆفلی گەورە جادەکان هەڵک پاکێنەوە بلێدن اینجا بە ئاوەی خوسێنین تیمێکی گەنجی سەروی 300 نەفەر 200 نەفەر ئێستا ئەم شەو ڕەنگە 150 بۆ 200 نەفەر لێرە بن ئەمڕۆ 300 نەفەر بەوانە بۆ 400 نەفەر ماسی حی لێداوە لە چەند کۆڵ و کۆڵانێکەوە خەڵکی مەتێکەکە شایەتن و ئەم هەموو تەڕێلاوەمان ناوردۆ بە ئاوەی خوسێنی اینجا ماسی حی لێدەی بە ئاو بە زەختی ئاوەکە لێدەی و پاشەکەیت و هەمووی ژیانی تەڕە پاکردنەوەیەکە کرێت سپاس بۆخوا هەمێدەم بێ کۆتا خاڵی پاکردنەوە بێت چەند باراناوێکمان لێ قوفڵە بێت بەیانی ئینشاءڵڵا تەلەفۆنەکەی نەوانەی لە شارەوانی چەمچەماڵەوە ئەو تۆپانەمان بۆ بکە زێرابەکان دەکاتەوە ئینشاءڵڵا بەڵێ کاک ئارام کۆمیسیۆنێکەیە بۆ ئەوی بتواندرێ و کۆمیسیۆنە هەرچی هاوکاریەکەی لە ڕێگەی ئەوانەوە بە عەدالەت و دادپەروەری بەسەر هەموو ماڵێکا دابش بکرێت لە زیانمەندەکان تا چەند ئێوە هاوکاری و کۆمیسیۆنن بۆی و داوا لە خەڵکەکەن هاوکاریان بن بۆی بتواندرێ کەسێک دووجار هاوکاری پێنەگات و کەسێکی هیچ جارێک وەری نەگرێ بتواندرێ بە عەدالەت هەمووی هاوکاریەکانی پێ بگات داواکاریت بۆ ئەوە چێکە بتواندرێ هەموو خەڵک پابەندی ئەوە بێت کە بتوانێت بە دادپەروەرانە ئەو کارە بکرێت خاڵێکی جوانە دوورژان دەست خۆش بێت سپاس خەڵکێک کە دێت بە عەشوایی بچتە هەر شوێنێک ئێستا تۆ دەفتەرێکت پێوەرە لە کاری تری شاوەکتر بچۆ کۆڵانێک و دەفتەرەکەت سەرفە بێ ساغ بیت هەز کەسێکی وەرێگرێت خەڵک وەرێگرێت ینی عیبە لە ڕێم کەناڵە بە ڕێزەی جەنابتانەوە ئەڵێم با ئەو کەسێک کە لی قەوماوە
ئەو کەسەی کە توش حدەسەکە بووە ئەو کەسەی کە کارە ساتەکەی بەسەراتووە با ئەو سوودمەند بێ لەم کارە بنەڵێ بەو تیمانێک کە هێن ڕاستە و خۆستنە کۆڵان وەستنە ماڵەکانەوە ڕەنگە خەڵکیشان بۆ بێت ڕووگیر بن خەڵکیشان بۆ بێ ئەم ماڵە وایە لە حقەتی شاوانە بێت ئیسا ئێمە وەکو تیمی ئارامە ڕیشە کە ڕامەیانگەاندۆ کەمپینی ئارامە ڕیشە بۆ پشتیوانی لێ قەوماوانی لافاوی نەحێتە چیە قەزای چەمچەماڵ نەحێ شۆڕش و ئێمە تیمێکمانەیە زیاد لە 12 بۆ 15 نەفر لە خوشیان لە خوشەکە بخۆ بەخشەکانمان ئەگەڕێن ماڵ بە ماڵ جەرگێکەن خۆیان ئەنجا دێنەوە ئەوەی کە لە تموحی ئاراما بێت ئەگەر کەمێک مەبلەقەیە مەڕەنگە لەوەی سەرمایەداران و خەڵکی تر و کە پەیج و ئەکاونتی زۆر بەقوت و کەناڵی تر لە پشتیوانیان بێت ئێمە هیچمان لە پشتیوان نێخواوە و خەڵکی کە هاوکاری ئارامە خەڵکێکی زۆر هاوردێتی و گەڕانێتی بە ماڵانەوە ئێمە و کاتاڵەسی لەوەی کە لامانە و خەڵکە ئەزانی کۆڵانێکەیە دەماڵاوی تێچووە لەم ماڵە خۆیان شایەتیان داوتیان ئەم دوو ماڵە زۆر مستاقە نەبووە ئەم گوڵ بژێراکەین ئەگەر بەو پارەی لای ئارام و بەو خواردن و ئەشیایەوە توانیمان 100 ماڵ بێت 400 ماڵ بێت 20 ماڵ بێت ئێمە گوڵبژێرەکەین لەوەی خۆم وەکەوەی خۆمان لەبەرەوەی من وعدێکم داوە بەخوا یەک زۆپە وەرگرمەی دەم بە کەسێک بە هەموو پامابوو هەمووی قابلیەوەی شایستەیە کە ڕێزیان لێ بگیرێ و قەرە بۆ بکرێنەوە بەس باز بۆخوا کە ئەو هەموو دەوڵەمەند و سەرمایەدار و ڕێکخراوە لەسەر حکومە من باسی کەمپینەکەی خۆمەکەم بە باسی ئەو ئیشاکەم کە لای ئارامە ڕەنگاوەی من لە تموحی تەواوی خەڵکەکەیانە بێت ئەو کاتە ئێمە بە سەرپەرشتیە و بەڕێزانەی کە هاوڕێ من کە لەگەڵ من بەردەوام و ئەو تیمش کە لەگەڵمانن و چەند کەسێکیش پێی خۆش و بابێ لەگەڵ ئێمە بێت لە کاتی تەوزیعکردنیە ئەمە پارەکە ئەلانەکەین هەموو ئەشیاء چاکشمان بۆ تۆ سپاس بخوا سپاسی خەڵکەکەین و ئینشاءالله هاوکاری هەمانجیتان هەیە لەگەڵ ئەو کۆمیسیۆنە بەڕێز کاگارام کام کۆمیسیۆن ئەو کۆمیسیۆنەی پێکاتوە لە حکوومەت کە بتوانێت کە وەکۆڵێک هاوکاریەکان بە عەدالەت دابشکا لە هەموو ماڵێکە وڵای خۆی و کۆمیسیۆنەیە من ڕێز و حرمەتم هەیە بۆیان لەشی هەمویان ساخ بێت تەواوی حکومەت و خەڵک و هاوڵاتیش و هەچ کەسێک یەک علاقەی سەمونی کردۆ بەخێر هەچ کەسێک نانی ژەمێکی داوە بە کەسێک هەچ کەسێک 250 کردۆ بەخێر و ئێمە ڕێکخراوێکین و ڕێکخراویش نین بەخوا هەر ئارامە ڕیشەیە و سپاس بەخوا و خەڵکەیەکە پشتیوانمانە و ئێمە پەیوەندیمان بە هیچ دام و دەستگایەکی حکومی و حیزبیەوە نییە و پەیوەندیمان بە هیچ ڕێکخرا و گروپێک و لایەنێکەوە نییە بێبەرین ئەو خۆی ئاگای لێیە ئەوەشی کردومانە لە پێناو نەناوە نە پۆستانێ جار پۆستێک لە ڕێم کەناڵی جەنابتەوە ڵێم هەنێ جار پۆستەکرێت قسەیەکە کرێت ئارام بۆ قایم قامی ئارام بۆ وڵای مخێنەواریم نییە حرمەتم هەیە بۆ جەنابەت ئارامە ڕیشا ئەو خەڵکە لە خۆشەویستی خۆی لەوەی کە ئازانێ ئارام ماندووە لای خۆی شتە نووسێش پۆستە کاشتەڵێت ئەمە خۆشەویستی خۆیەتی مسپاسیانەکەم دەستی یەکە بەیەکیان ماچەکەم ئێمە وەکو خۆمان سەربەیز ڕێکخرا و هیچ کەسێک ئەوەی کە لەبەر چاومان بێت چیمان بۆ هاتە بێت بۆمان بەدەستمان دابەشەکەین هەر حاکمێک هەز محامیەک هەز داواکارێک ویستی لەگەڵ ئێمە بێ لە دابشکردنەکەی پێڵاوی خەینە سەر سەرمان کاگارام هەندێک جار هەر مەسەلە پۆست نییە هەندێک جار ئینسان کە ڕەزامەندی خوا و خەڵکی هەبوو بێگومان هەموو پۆستێکی هەیە وانە من بۆیە ئەم وشەیەم تەرحکرد لەبەرەوەی زۆر جار خەڵکێک وەزانێ وتویانە ینی ڕەنگە گەشتێتەوە لایانی پەیوەندی دیاریا بە نەوعێک وتەیەک گوترا بێت من لەم شایستەی ئەو خەڵکەی کە ئەچێتە هەر شوێنێک خوا شایستەی و شوێنەی داوە کە ئەچێتەوە کە چوویتە هەر پۆست و پلەپایەکە تەبووسە جەنابەت لەو بەرنامەی پێشکەشکاری و بەرنامەی ئەبێت هەموو مرۆڤێک ڕێز و حرمەت و کەسایەتی خۆی لە هەر شوێنێک بێ پارێزێ خوایش مرۆڤ تاقیە کە دەهات پۆستێکی دا بەسەر کەسەکە خوا خۆی دا بەسەریا من نایدەم بەسەر یا ڕەبی لەشی هەموو لایە ساغ بێت باش کاگارام جوانەمان ساغ بێت لەشی بەڵێ کاگارام ئەو هەموو ئەو بەدەنگەوە هاتنە نیشتیمانیت جوانە ئەو بەدەنگەوە هاتنە ئینسانیت جوانە لە هەموو کوردستان وەکو خۆت وتت خەڵکێکەیە لە بەغداوە هاتووە لە هەولێرەوە هاتووە لە ڕانیەوە هاتووە لە کەلارەوە هاتووە لە سەی سادق و سلێمانی و حد هەموو ناوچەیەکەوە هاتووە ئەمە چیت پێ ئەڵێ کە خەڵکی کوردستان ئەوەندە دڵ باشە لەگەڵ یەکترە وڵی من هەمووی لە چاوی یەکەم جار لە دینی ئیسلام ێزانە و ئێمە براکانمان برابسوڵامەکانمان لە غەزە و خۆمان ساڵی 1970 و ساڵی 1970 ئەوەنە کە جارێشتی کورد تووشە و نەکسەیە بوو و ساڵی 2000 هەتا 2003 کە ئەو ڕژێمە پیسەی بەحث کە کە سوکارەکەی مریل فال کرد و شەید کرد قوربانیە زۆرمدا لە پێناوە و تاکە کەسم زۆر جار ئەوە ئاڵێت و تەواوی دوو خانەوادەم لە پێناوە وڵاتەیە کردە قوربانی بۆ ئەوەی ئاڵای ئازادی هێرا ئازای ئاڵای ئازادی کوردستان بە خوێنی شەیدان بشەشێتەوە و تاکە هەموو خەڵگە و بەرنامەیە ئەو شەیدە قوربانی داوە و ئێمە لە
سپاسی خواکەین و پەروەردگار پەرزاری ئەوین ئێمە وەکو خۆمان کە لە ساڵی 1970 کە ئەلفالکراین بۆ وڵاتە ئەمریکیەکان و غەرب نەهاو بە هاوکاریمانەوە و براکانمان دوێنێ لە غەزە تووشی ئەو کارە ساتە بوون کەس نەهاو بەدەنگیانەوە پێش ئومەل عارەبیە مسلمانانی کوردستان کەمپینیان بۆ ڕاگەیان 2 ملیۆن دۆلاریان گەیانەوێ و ئێمە لە هەوڵی حەدەسەکەەوە وتم ئێمە خوای گەورە ئەم بارانەی ناردووە سپاس بخوا وڵاتەکەمان ئاوەدان بۆتەوە ولا فاوغشکە ئێمەی گرتوۆتەوە براکانمان مسلمانانی کوردستان و عێراق و دەروەی وڵات کوردانمان ئێمە بەجێ نایێنن 100% هاوکارمانەکەنەوە دۆخی هەنێ خەڵکەیە ڕەنگە لە جاران باشتر بگۆڕێ ئینشاءالله ئینشاءالله ئەمە بەروبووم ئیسلامە و لە ئیسلام نزیک بیت بە ئەڵڵا هەچ کەسێک هەر پلە و پۆستێک هەبێ هەر کەسێک بیت کەم ئەندام بی بێباڵ بی باڵدار بیت هەچ کەسێک بیت لە ئاستی خوایە بەس لەگەڵ خوا بە بەس لەگەڵ ڕێبازەکە ئیسلام بە ئیسلام بە حەق بناسا بۆ خوا ئیشکە ئەدگەێنێتە لوتکە سێمەکە ڕۆژێ نەخۆشی کێشەتەیە ئەو پەیامە جوانە کاکارامە و پەیامە جوانە چەند گرنگە بە سیاسی نەکرێ بەڵکو بە نیشتیمانی سەیری بکرێ کە وەکووتت ئەو قسەم زۆر پێخۆش بوو ڕەنگە هەندێک خەڵک کە ڕەنگە ژیانیان خراپ بوو بێ بەهۆی ئەو حاڵەتەوە بەداخەوەین کە ڕوویدا بەڵام ڕەنگە ئێوە وا بکەن یان خێرخوازانیان لایەنە پەیوەندیدارەکان وا بکەن کە ژیانیان بگۆڕێ ژیانیان خۆشتر بگۆڕێ چەند گرنگە ئەو بابەتە بە نیشتیمانی سیر بکرێ بە مرۆڤایەتی سیر بکرێ نەچێتە قاڵبی سیاسیەوە لای خەڵکی ترەوە نەک لە لای ئێوەوە نانا ئینشاءڵڵا بەرنمەیە خەمی جەنابت و لە تۆ دەست پێگەم خەمی جەنابت و خەمی سەرۆکی ئەم وڵاتە و خەمی بەرپرسانی ئەم وڵاتە و خەمی هاو دایکە شەیدێک و خەمی برا شەیدێک و خەمی دایکە ئەلفالێک و خەمی خەڵکی نەحی تەکیە و خەڵکی نەحی شۆڕش و خەمی قەزای چەمچەماڵە جوانەکەم خەمی هەموو کوردستان خەمی ئەوەیە کە خەڵک لەم لافاوە جێگاوبانی گەرمی بۆ داخرێت خەڵک هاوکاری بکرێت خەڵک خۆشبەخت بژی هەموو کەناڵەکان هەموو خەڵکێک ڕەنگە ئاراستەی قسەکردنەکەی من بە نەوعێک بێ من ڕەنگە داخم لە دڵا بێت ڕەنگە قسەیە بکەم جەنابەت بەڕێک وەتری وەریگری ڕەنگە بڵێن ئارام وای گوتووە وای نەوتووە ڕەنگە هەندێک جارێک خزمەت گوزاریەکان لە ئاستی تموحی کە سوکاری ئەلفال و شەیدانە بێت و وەکو کە سوکاری شەید و ئەلفالی شاری چەمچەماڵ و وەکو من لەم کەناڵە جوانەوە لەم کەناڵی جەنابتەوە پێتەڵێم ڕەنگە ئێمە خەڵکی چەمچەماڵ کە قسەیەک بکەین لە کاتی ئەم لافاوەیە هیچ پەیوەندی بە لافاوەک و حەدەسەکەەوە نەبێت بەرنامەکەمان ئەوە نەبێت کاتێک کە ئەم ڕووداوانە ڕۆدات سروشتیە بەس کەمێک خزمەت گوزارەکانمان کە کەمە هەندێ جارەیە کە قسە ئەکەین لە دڵگەرمیمانە ئەوانەیەش لەگەڵ ئەمەیە تەبجەکەین و خزمەت گوزارەکانمان تۆزێک هاوکارمان بن هاوڕێمان بن ئێمە کە سوکاری ئەلفال و شەیدین لە شاری چەمچەماڵ و لە ڕێم کەناڵە جوانەی جەنابتەوە ئەم جارێش پێتەڵێم با داناغاز کە سەرمایەیشی نیشتیمانی کوردستانە و تاکە شارین کە ئەتوانین غازی نیوەی جیهان دابین کەیت و دەیان شەریکاتی تر هاتووە لە سنووری چەمچەماڵ و خەریکی ئیشکردن و پرۆژەکردنن و داوایان لێکەم با ئەوان بێن قەرەبووی ئەمە بکەنەوە داوا لە بەڕێزانی بەرپرسەکەم ئەوانەی کە سنووری چەمچەماڵ لە ژێر دەسەڵاتیانەیە و بەڕێز کاقوبات و سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم و هەر هەمویان ئەمانە بەرپرسیە وڵاتەن بابێن جارێکی تر لێرەوە بە جەناب دەڵێم 3 جار پێتەڵێم دەستت ماچەکەم جارێکی تر بابێن بە خۆشەویستی بە پترۆ دۆلار بگەڕێنەوە بۆ شاری چەمچەماڵ و نەحێ و قەزاکانی دەور و پشتی لەبەرەوە ئێمە پرۆژەکانمان لە 100 وەستاوە شاری چەمچەماڵ بە جەنابت بڵێم و بێت بڵێم چەند ساڵە گەر پرۆژەیتیان نەکراوە ڕەنگە گاڵتەت پێ بێت ئەزانم خۆشم هاتوومە خزمەتتان و قیرمان نەکردانم قیرمان نییە بۆ جادەوبانمان نییە و دایرەی مروری ئێمە لە دوو ژوورایە و دایرەی ئەومان ساڵی هەفتا دروستکراوە لە دوو ژوورایە با پێت بڵێم و دایرەی نفوسمان لە دوو ژوورایە و جوازاتمان لە قاعەیەکە قاعەیە بوو پێشتر مەراسیمێک لە قاعەکە ئێستەش ئێمە شاری چەمچەماڵ بە هەژ نەحێکەوە یەک هۆڵمانەیە ساڵی هەفتایە شتێکی وایە دروستکراوە سنتەری گەنجانی چەمچەماڵمان لەلایەن سەرۆکایەتی زانکۆ بیناکەیان بۆ تاواکەن با بگەڕێتەوە بدرێتەوە تە سنتەرەکە و ئێتا ئێستش ڕێم کەناڵە جوانی جەنابتەوە و دوای 30 ساڵ حکومڕانی کوردی ئێمە لە شاری چەمچەماڵ و لە نەحێی شۆڕشوانە سنتەری وەتیزممان نییە بابە ئێمە گلەیمان لە حکومەتەکە خوێنمان بۆ داوە ئەم حکومەتە ئێمە لەگەڵ خزمەتکردنی ئەم حکومەتەین ئەم حکومەتی خوێنی شەیدانە خۆم حکومەتە بە خوێن دروست بووە و ئەمە حکومەتێکی خۆ نییە عارەب نییە حکومەتی خۆمانە و هەر برای خۆمان هەر براکانی خۆشمان ئەم وڵاتە بنەڕێەوە ئێمە داواکاریەکانمان زۆر نییە لە تەموحی شاری چەمچەماڵە با گەنجانمان بۆ تعیینکەن یعنی لەوێ تعیناتمان نیە لەو شارە و دەیان و سەتان پرۆژەمان هەیە مەکتەبمان هەیە
10 ساڵە تەواو بوو 8 ساڵە تەواو بووە پرۆژەکەی وەساوە ئەو شوقانەی چەمچەماڵمان و من باسی یاوی گۆپتەپە ناکەم کە لە پرۆژەکە لە کاتی ئیشکردنیەتی و لە ڕێی جەنابتەوە پێتەڵێم ئێمە من خۆک و خۆم دەیان و 50 جار و 100 جار چوونێتە سەر جادە ڕێپێوانمانی هێ ڕێپێوانمان کردووە من خۆم سجل کراوم لەسەر ئەوەی کە کارەبای 24 ساعتی بۆ سنووری چەمچەماڵ و دەورپشی دابین کرێ ئێمە لێرەوە داوا دەستخۆشی لێتانەکەی کارەبای 24 ساعتیمان با بۆ هەبێت ئێمە ڕقمان لە کارەبای 24 ساعتی نییە ئێمە یەکێکی لەوانەی کە هەوڵماندا کارەبای 24 ساعتی دروست بێ بەس وەکو شاری چەمچەماڵ وەکو پایتەختی ئەلفال و شەید وەکو ئەو قەزایە کە پەراوێز کراوە ئەڵێن کارەبای 24 ساعتی با بکرێت با هەبێت بەس با ئەم سیستەمەی کە ئیستا حساباتەکەی چەنە بە هەر بۆ حساباتە بێ لەگەڵەوەنی کارەبامان بۆ یەک و خۆمانەیڵێن ئێمە خەڵکێکی ئاژاوەچی نین خەڵکێکی جوانین ئەوە تا لە ناو شارەکەی خۆمان 200 بۆ 300 گەنج جادە و شۆستە پاکەنەوە تا بەیانی ناوەسین یەک داواکاری مێ لە ڕێی جەنابتەوە ئێمە وەکو خۆمان وەکو بەرپرسان داوا لە هەموو بەرپرسانەکەم ناو یەکەوەیەکە ناتوانم بڵێم لەبەرەوەی زۆر ماندوم داواتان لێکەم کارەبای چەمچەماڵ دەست بۆی نەبرێت کە زیاد کرێت داوایەکشم لە ڕێی کەناڵەکەی جەنابتەوە عیبە بۆ دایرەی ئاوی چەمچەماڵ بۆ وەزارەتی ئاو بۆ وەزارەتە گەورەیە کە کارەبای ئاوی ئێمە 15 ڕۆژ جارێ دێت هەڵساوی ماتۆڕێژ ئەوە هاوردووە سەعاتی پێڵێن ئەڵێ هەچ کەسێک نەی بە 3 ملیۆن دوان خەرامەیەکەم تۆ خەڵکت دیوە کە سوکاری ئەلفال و شەیدە خەرامەکە لە شوێی یاسایە بووە دایکی شەید ئەلفال خەرامەکرێ بەڵێ کاگاران من بە جەناب دەڵێم تخوا بە دیاداچینێکم بۆ بکەرەوە بۆ من بەڵێنێک پێدەم خەرامەی کە سوکاری ئەلفال من بەڵێنێک پێدەم کاگارم من بەڵێنێک پێدەم وەک دەستگای میدیای کورسات ئەگەر ئینشاڵە خەڵکەکە چۆ سەرماڵ و حاڵی خۆیان و ئەم کارەساتە خەڵکەکە برینەکانیان ساڕێژ بوو ڕۆژێک دێن شەوێک دێن بەرنمەیەکەین لەسەر هەموو خزمەت گوزاریەکانی چەمچەماڵ ناوەستین وەکو دەستگای میدیای کورسات هەتاکو هەموو ئەو خزمەت گوزاریانە ڕێگەیان بۆ دۆزینەوە دڵنیا بە بەڵێنت پێدەم ئەگەر هاوڕێیەکت هەبێ بەومانکە بلزیکی کەرەوە لێی با دوو قسە بکە ئەگەرنا من ئێوە ماندوو ناکەم ئەزانم ماندوون دەستان ماچەکەم چاوتان ماچەکەم ئەمانەی کەوتم کاکە ئەمانەی گوێ بە جەنابتە بوت ئێمە زۆر جار ئێمە بەشداریان بەرنامانە ناکەین و ئێمە ئاگامان لەم بەرنامانە نییە و وەرناگیرین دەنگی خەڵک ناگێ دەنگی حرمەتەمێ بۆ جەنابەت هەنێ جار ئێمە ڕەنگە بەشدار نەبین خەڵکێک هەیە لە شارەکانی ترە و ئێمە لەگەڵ ئەوەین با کارەبامان هەبێ بۆ ئێمەش دووبارەیەکەمەوە وەکو خەڵکی شاری چەمچەماڵ لەم کاتەیە خەڵکی ئەم سنوورە فەقیرە لەگەڵ ئەوە نین باجی کارەبای زیادە بدەین کارەبای 24 ساعتیمانەوێت بەس لەگەڵ بازی زیادە نین و سپاس دەکەین کاکە چی قساکەت مایک لای جەنابتە ئەوە کاک حاجی ڕێبین یەکێ لە کاک حاجی ڕێبین یەک پەیامان بۆ بگەێنی من سوپاسی تۆ و کاگارا میشەکەم هەر بالات بێمە هینەکە تفۆنەکە باش زۆر باشە کاگارام ئەوە هاوکاری پەیامنێرەکەی ئێمەشی کرد کاگاسان و کاک پشتیوان سپاسەکەین کاک حاجی ڕێبین بە کورتی پەیامێک بگەێنی وەکو یەکێک لە براکانی ئارامە ڕیشە سپاس دەکەم بفەرموو قوربانە بم دەستخۆشیتان لێەکەم زۆر سپاسانەکەم من دەستخۆشیتان ئێمە ماوەی 6 ڕۆژە خەریکی پاکنەوەکەی شەقامەکانین دەستخۆشیتان لێەکەین بەڕاستی کەەوە هاوکار بوون بە ئەو کەسانی کەەوە هاوکاریان کردین بەڵانی زۆر سپاسیان نەکەین لە بەڕێز کاک پۆڵا دێسەوازم لێرەشە یاڵی لە یەکەم حەدەسی ڕووداوەکەەوە لێرە بۆ پێکەوە بووینە سەعات 12 شەو هەردووکمان بە یەک تەنها پارچەیە جلەوە چوونەتە ناو مەتر و هەشتا ئەومان پاکەوە کردووە یعنی بەڕاستی عیبە شارەوانی چەمچەماڵ سەری ئەم منهۆڵانە ئاهوادا پۆشە پڕی لە خۆڵ و پیسی بێ پاکی نەکاتەوە کە کاتێک باران ئەبارێ مەتر و هەشتا بچیتە خوارەوە یعنی لەناو ئاوا بە 12 شەو منهۆڵ پاکەوە بکەیت و منهۆڵ بکەیتەوە یعنی ئیشەکانی خۆشمانەوە ماوەی 6 ڕۆژە بێت یعنی بەو خوای من 5 ڕۆژە ماڵ مناڵی خۆم نەبینیوە 5 ڕۆژە ماڵ مناڵی خۆم نەبینیوە خۆشم سپاس دەکەم خۆشم بە خۆشحاڵە زانم لەبەرەوەی کە کارێکی زۆر جوانایکەین کارێکی زۆر پیرۆزە هەر ئەوەشمان بۆ ئەمێنێتەوە بەڵێ سپاس بۆ بەڕێز کاگارامە ڕیشە و براکانی سپاس بۆ کاکڕێبین سپاس بۆ هەمووتان لەشتان ساخ بێماندوو نەبن ئێمە پشتیوانتانە بین پشتیوانی هەر کارێکی باش و نیشتیمانیە بین دەستان خۆش بێ زۆر سپاس یەک بە یەکتانەکەم دەستان خۆش بێ بینەرانی بەڕێز هەڵبەتە
لە بەشێکی دیکەی بەرنامەکە بەڕێز پۆڵا شەی سیروان دێڕەشەی کاندیدی دەرچوو بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق لەگەڵمانە بێ هەر لە تەچێەوە باسیەوەکەین ئەمانەوێ ئەو هەوڵە نیشتیمانیانە و هەوڵە جوان و ئینسانی و مرۆڤ دۆستیانەی کە خەڵک لە پێناوخوای گەورە ئەیکا بەڕاستی بتوانین کە بەڕاستی هەمومان ئەو دیمەنە جوانە ئەو دیمەنە نیشتیمانیە گرنگجی پێ بدەین لە هەموو کوردستاندا ئەوەی کە ئەیبینی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی ئەو خەڵکی کە دینارێک لە جیرفانیانە ئەو خەڵکی شتێکی زیادەی لە ماڵەکەیەتی ئەڵێ با مناڵێکی چەند چەماڵ گەرم بێتەوە با ماڵێکی چەند چەماڵ ئاوەدان بێتەوە بەڕاستی ئەمەواکە کە ئێمە خی گەورەش خۆشی بێن خی گەورەش پاڵپشتی زیاتر ما بکە ئێمە بتوانین هەمومان هاوکاری یەکتر بکەین ئەمڕۆ ئیشاڵا لە هیچ کوردێک و لە هیچ مرۆڤاتی لە هیچ شوێ لە مرۆڤاتی ناقەومێ بەڵام ئەم کارە ساتانە ساڵانە دووبارە ئەبنەوە لە شوێنێکی تریش کە ڕوویدا ئیتر زاخۆیە ئاکرەیە ڕانیە گەرمیانە ئەممان بتوانین نیشتیمانیانە و کوردانە بۆی بچین با بە سیاسیانە بۆی نەچین چەند جوانە ئێمە بتوانین بە پەیامێکی نیشتیمانی و جوان بۆ ڕوبەڕووی ئەو کارە ساتانە ببینە و خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی مرۆڤ دۆستن خەڵکێکی میوان دۆستن خەڵکێکی دڵباش و میهرەبانن هەر وەختێک ئەچیتە ئەوێ هاوشێوەی ناوچەکانی دیکەی کوردستان ئەوەندە قەدر و ڕێستەگرین بیر دەچێتەوە خەڵکی چەند چەماڵیت وا ئەحساسەکەی کە خەڵکی چەند چەماڵیت و لەناو کە سوکاری خۆتای با ئێمەش ئێستا ئەو پەیامە جوانە کە باش هاتووە تا ئێستا ئەنگاوەکان جوانن ئەگەر چی لێرە و لێش هەندێک خەڵکی نابەرپرسن خەڵکی نامەسئولی کەڵی نابەرپرس مەبەست بەپرسی حکومی ئەوانە بەڵکو نامەسئول لە کارەکەی میدیا کارێک بیان هەر کەسێک بێ بێوێ بابەتەکە بەلا ڕێدا بە بەڵام غەدر لە خۆیەکە غەدر لە نیشتیمانەکەیکە غەدر لە مرۆڤاتیەکە کە بێوێت بابەتەکە بچووکاتەوە لە بابەتێکە بە حەزبی کاتیان بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بابەتێکی زۆر زۆر نیشتیمانی بابەتێکی ئینسانی بابەتێکە کە هەموو لایەک بەتەنگێوچن حکوومەت یارێمی کوردستان ڕۆڵی گەورەی بینیوە کۆمیسیۆنێکی لە ڕۆژ یەکەمەوە زۆر منەظەم زۆر ڕێکخراو کاری کردووە لەسەری وەتوانیوێتی لەگەڵ ئەو تیمە خێرخوازیانەوە لەگەڵ ئەو تیمە خۆبەخشانەوە لەگەڵ تیمەکانی حکوومەتەوە لەگە تیمە حزبیەکانیش تەنانەت هەماهنگ بۆ دابشکاری کردو بۆ پاکردنەوەی شەقام و کۆڵانەکان و ماڵەکان و سەرژمێریەکی تەواویان کردو تەنانەت زیانمەندی دوکانەکان زیانمەندی ئەوەی کە ئۆتۆمبیلەکەی زیانی بەرکەوتووە و ماڵەکەی زیانی بەرکەوتووە بتوانێت قەرەبۆکی عادیلان بداتەوە لە سەرەتا شەو گوتم بەڕاستیانی هەندێک سەرمایه‌داری نیشتیمانی هەندێک مرۆڤی نیشتیمانی ئەوەش سەرمایه‌داری نیشتیمانیە ئەوەش سەرمایه‌داری نیشتیمانی کە 250 دیناریەکە خاتە کەمپەینەکانەوە بۆ ئێستاوی لەسەر شاشەی کورسات نیوزەی بینن گەیاندنی هاوکاری بۆ چەمچەماڵ دانانی پارەی کاشە لە بانکی چەرمۆ بە دینار و بە دۆلار لە ڕێگەی FIB بە ژمارە تەلەفۆنی 1970 45 61 کە ئەمەش بەڕاستی ئەگەر هەر کەسێک بتوانێت لە ماڵەکەی خۆیەوە بێ ئەوەی خۆی گەوراگەی لە نێتەکانە خۆی گەوراگەی لە کردارەکانە ئەتوانین کە هاوکاریەکەت لە ڕێگەی FIBەوە بگەێنی و لە ڕێگەی بانقی چەرمەوە دواتریش لە ڕێگەی و کۆمیسیۆنەی کە بەڕاستپاردەی بە ڕێزقوبا تاڵەبانی دروست بووە ئەوە ئەتوانرێت بگاتە ماڵ بە ماڵی خەڵکی چەند چەماڵ چکە بە تەواوی ماڵەکان سەرژمێری کراون زەرەر و زیانەکانیان خەمڵێنراوەوە ئۆتۆمبیلەکان ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە وردە لیژنەکە سەرقاڵیەوەی کە هەڵسەنگانێک بۆ زیانەکان بکە ئەوەی کە هەیە بە تەواوی ئۆتۆمبیلەکەی لە ناوچۆ هەیە ئۆتۆمبیلەکەی چەند زیانێکی بەرکەوتووە دوکانەکان بە هەمان شێوە بتوانین هەمومان دەستبارێک بین لەو قەیرانە قورسەی چەمچەماڵ و شۆڕش و تەچە و بەشێکی ئاغجەلەر و ئەوانە هاوکاریان بین ئەگەر هاوکارانم کاکپۆڵا سەرقاڵیەوەن ئامادەیکەن لەگەڵ کاکپۆڵاشە گفتوگۆ بکەن ئەو جگەلەوەی کە کاندیدێکی دەرچوو بوو بەڵام وەک هاوڵاتیەک وەکو ئەو هاوڕێیانەی کاگارام هاتە سەر شەقام و لەگەڵ هاوڕێکانی تریاندا هەوڵیاندا کامە بەڕاستی وەختێکە بینی کە ئێمە بینیمان کە ئەمەنەکەین بە بابەتێک کە بەڕێز قوبات تاڵەبانی ئەمڕۆ دووەم جار سەردانی قەزای چەمچەماڵی کرد و دوای چەند ڕۆژێک من پێم وایە وەکو ڕۆژنامەنووس ئەگەر پەسنی کارێکی حزبی نەبێ بەڵکە وەکو کارێکی حکومی کردی لە ماوەی سێ ڕۆژدا دەرئەنجامی ئەو لیژنەیە دەرکەوت و چوار بەڕێز کە پێشتر خزمەتیان لە سنوورەکە کردووە داوای بەخشینیان کردووە بۆ ئەوەی کە چانس دەم بە کەسانی دیکە و بتوانن بە ئەکتیڤتر و بە منەظەمتر خزمەتی ئەو ناوچە خۆشەویستە بکەن
و باسی لە کاری کۆمسیۆنەکە کرد کە چۆن توانیویانە بە منەظەمی و بەڕێکخراوەی ئەو کارە بکەن بەداخەوە ینی هەندێک زار لەناو حاڵەتە مرۆڤ دۆستێدا هەندێک کاری قێزەون هەندێک کاری ناشیرن دەبیندرێت لێکێ لەوانەکەەوە بووکە یەکێک لە ڕێکخراوەکان ویستوێتی کۆمەک دابش بکە ئەوەی کە زۆر جێگەی نیگەرانی ئەوەی کە بەقەت کارەساتەکە دڵی ئێشاندین ئەوە بووکە تەقەی هەڕەمەچی کردووە و کاکە ئاکۆ شەهید بوو کە ئەمە بەڕاستی ینی پرسێ لەسەر دڵی هەمومان پرسێ لەسەر دڵی هەموو کوردێک و هاونیشتیمانیە گەنی پێویست ناکات تۆ خۆت بنوێنی تەقە بکەی بابەتەکە بە زۆرێشتر سیرکەی کاک پۆڵا ئامادەی سڵاو لێبێ کاک پۆڵا سوپاس دەکەم بۆ دەرفەتەی بێ ئێمە داوە کاک پۆڵا چیت هەیە بۆ هەڵمەتە نیشتیمانیەی وێڕای ئەو قورسی کارەساتەکە وێڕای کارەسات بارەکە بەڵام کە بۆ چەمچەماڵ و دەوروبەری ئەنجام درا سڵاو لە جەنابەت کاک زانا سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی کورسات نیوز ئەم هەڵمەتەی کە ئەم هەڵمەتە نیشتیمانی کە دەستی پێ کردووە دوو پەیامی گرنگ لە خۆ ئەگرێت یەکەمینیان تەوکردن و بەهێزکردن و زیندووکردنەوەی گیانی هاوکاری و گێڕانەوەی گیانی هاوکاری و متمانەیە لە بینی هەموو هاونیشتیمانیان کە هاونیشتیمانیانی تەکیە بەدەم هاونیشتیمانیانی چەمچەماڵەوە چەمچەماڵ بەدەم بازیان بەدەم شۆڕشەوە ناوچە جیاجیەکانی کوردستان بەدەم چەمچەماڵ و شۆڕش و تەکیەوەن ئەمە ئەم پەیامە ئەگەینێ پەیامی دووەمیشەوەی کە بۆ هەموو بەرپرسێکی حکومی حیزبی کە ماسیحەیەک بەدەستەوە ئەگرێ بۆ پاکردنەوەی شەقامەکان پاکەنازێک بەدەستەوە ئەگرێ بۆ پاکردنەوەی شەقامەکان ئەو شعوری لەلا دروستە بێ کە ئێمەمانان ئەمە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژە سەرخاڵی ئەم پرۆسەین بەڵام ئەو کرێکار و ژینگە پارێزانەی کە ئەمە پیشەیانە وەکو کورد دەڵێ ساڵ 12 مانگ ئەمە کاریان ئەمە پیشەیانە کە ئێمەمانان ئەبێت درک بەو شعورە بکەین کە خەڵکانێک بەردەوام ڕۆژانە شار و شەقام و شۆستەکانی شار پاگەکەنەوە چ ئازار و مەینەتیەکە چه هیلاکیەکە ئێستا ئەبێ درکی پێ بکەین کە 4 ڕۆژە خۆمان لەگەڵیانای بەڵێ بەڕێز کاک پۆڵاوە کاروانی هاوکارم لە کۆنتترۆل ئەڵێ خۆ بانگەشە ئینتیخابات نییە و کاندیدە دەریش چووە بەڵام چەند ڕۆژە من ئەیبینم لە ناو خەڵکایە ئەڵێ بە ناوی منی شەوە دەستخۆشی لێ بکە منیش ویستم پەیامەکەی ئەوە خۆی بگێن و منیش بە ناوی خۆشمەوە دەستخۆشی لێ بکەم من ئەمەوێ ئەوە بڵێم کاک پۆڵا ینی بەڕێز قوبات تاڵەبانی لێ ڕۆژ یەکەمەوە هاتە چەمچەماڵ و لیژنەی پێکێنا زۆر جار خەڵک بێ ئومێدە لە لیژنەکان بەڵام لیژنەکان بە زوویی دەرەنجامەکانیان و ئەمڕۆ ئێوارەش بەڕێز قوبات تاڵەبانی دەرەنجامی کارەکانی ئەو لیژنەی ڕاگەیان و چوار بەڕێز هەستیان بە بەرپرسیاری کردو داوای بەخشینیان کرد کە بەرپرس بوونە لەو مەنتیقەیە هەڵسەنگاندن چێ بۆ هەوڵەکانی بەڕێز قوبات تاڵەبانی و بە دەنگەوە هاتنی لەگەڵ ئەو خەڵکەیە بۆ کەمکردنەوەی ئازارەکانی ناوچەکە کاک زانە بەنسبەت کاکاروان و جەنابتەوە سپاسەکەمەوە ئەرکی سەرشانمانە کە ئێمە هۆکارێک بین بۆ جێڕانەوەی متمانە لە بینی هاوڵاتی و لە بینی دەنگدەر و کاندیدا ئەگەر پۆڵا ساحێب خاوەنی ئەو قسانەی بێ کە مانگێک پێش ئێستا کردی کە چل شەو پێش ئێستا کردی کە لە ناو خەڵکە بێ و هەست بە ئازار و معاناتی خەڵکەکە ئەگەر خاوەنی ئەو قسەیە نەبێ ئەو کاتە ئەرکی حیزب و کاندید و لیستەکەیش بۆ 2 ساڵی داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو قورسەکات لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەو قسانەمان کرد ئێستا بەکردار قسەکانمان ڕنگڕێژ نەکەین تەنها قسەکانمان وەکو کورد دەڵێ بە هەوایە چووە بەکردار نەمان سەلمان و دواتر ئەمەی کە ئێستا ئێمەمانانێکین من و ئەو برایانم لە پەرلەمانی کوردستان و خوشکبرایانە لە پەرلەمانی کوردستان ئەمە ئەرکی سەرشانمانە ئەمە هیچ منەتێک نییە بەسەر میلەتی خۆمانە بیکەین ئەرک و واجباتێکە کە لە ئێستاە ئەمەی پێویستە بارودۆخەکە زەمین و زەمانەکە ئەمەی پێویستە کە ئەیکەین 2 ڕۆژی تر هەفتەیەکی تر مانگێکی تر میکانزمێکی تری پێویستە بۆ خزمەتکردن و بۆ گواستنەوەی سەنگەری خزمەت بە میلەتەکەمان ئێستا سەنگەری خزمەتی میلەتەکەمان ئێرەیە شۆستە و شەقامەکانی شۆڕش و تەکیە و چەمچەماڵە بەنسبەت بە دەنگەوە هاتن و وجودی خودی جێگری سەرۆک وەزیران جەنابی کاکوبات کە لەو ڕۆژەوە ڕاستەوخۆ مەیدانی خۆی لەناو پرۆسەکەیە بۆ و تیمی ڕاست باردۆ بۆ بەدواداچوون بۆ چاودێریکردن و هەڵسەنگاندنی پرۆسەکە و بارودۆخەکە بە چەند قۆناغێکی جیاجیا دواتر ئەو بەڕێزانی کە لە پۆستەکانیان بوون مدەی چەند ساڵێکە لە پۆستەکانیان بوون و خزمەتیان کردو ئێستا هەستیان بە بەرپرسیارەتی کردووە کە هیواداری نەمەوەکو نەریتێک بێ خەڵکانێک لە پلەپۆست و
مووقعێکی حکومیان هەسەکەن بەدەست لە کارکێشانەوەیان بەشێک لە ئەرکی سەرشانی حکوومەت ئاسانەکەن زۆر جێی سەربەرزیە زۆر جێی دڵخۆشی متمانەیە کە خەڵکانێک بتوانن بەدەست لە کارکێشانەوەیان هۆکارێک بن بۆ چاکبوونی بارودۆخەکە. جەنابی کاقوبات هەستی بەو لێپرسراوێتی و بەو بەرپرسیارەتیە کردووە کە لە ئێستاە گۆڕانکاری لە پۆستە ئیداری و خەدەمیەکانی شاری چەمچەماڵ یاخود قەزای چەمچەماڵە بکات. ئەمە جێی دڵخۆشی هەموو هاونیشتیمانیەکە کە دوادارین ئەمە ببێتە نەریتێک بەرپرسێک لە پرسراوێک لە پۆستێکایە زۆر شانازیە زۆر سەربەرزیە گەر لە پۆستەکەی دەست کاکە پۆڵا تا چەند هاتنی کاقوباد و مەیدانی ماڵ بە ماڵ گەڕانی تا چەند بۆ ئێوە هاندانێک بوو کە بتوانن هەمووتان دەستە جەمعیەک پشتیوانی یەکتر بن و بتوانن کەمێک لە ئازاری خەڵکی چەمچەماڵ و دەوروبەری کەم بکەنەوە. ئێمە لە ئێستاە کاندیدێکی سەرکەوتووی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی ئێمە دەسەڵاتێکی مەحدود و دیاریکراومانەیە. ئەگەر خودی جەنابی کاقوباد و تیمەکەی بە دەنگ ئێمەمانانەوە نەیە کە وەسیتێکی بینی خەڵک و حکوومەتین ئەگەر ئەو بەدەنگمانەوە نێت کەواتە نیوەی ئیشەکەمان پێکاوە نیوەکەی تری ناپێکی ئەو نیوەمان پێکاوە کە خەم و هەموو گرفتی خەڵکەکەی خۆمان و هاونیشتیمانیانمان گەیاندووە ئەگەر ئەو بەدەنگمانەوە نێ وجودی ئەو نەبوایە بە دڵنیایەوە ئێمە تەنها هەر وجودێکمانە بوو بەڵام بەدەنگەوە هاتنی ئەو هەم ئومێدی گێڕایەوە بۆ ئێمە هەم دڵخۆشی کردین کە جێگیری سەرۆکی حکوومەت وەکو کەسێکی دڵسۆز و خەمخۆری میلەتەکەی بێتەوە ناو خەڵک و بەردەوام بەدەم کێشەکانیانەوەی و هەوڵی چارەسەرکردنیەدا و خودی خۆی ماڵ بە ماڵ لە دەرگای ماڵە زیانمەندانە ئەدات کە بە هۆی لاپاوەکە و کارەساتە سروشتەکەەوە زیانمەند. بەڵێ کاک پۆڵا هەڵمەتێکی نیشتیمانی هەیە لە هەموو ناوچەکان لەگەڵ کاگارامە باسم کرد. ئەم هەڵمەتە نیشتیمانە هەڵسەنگاندن چییە بۆی کە گەورە بکرێت جوانتر نیشان بدرێت لەبری ئەوەی کە بابەتەکە بە هەندێک دیمەنی ناشایستە دابپۆشرێت. کاکزانە هەڵمەتی نیشتیمانی لە ئێستاە کە ڕاگەێنرا و خەڵکی خۆی خۆڕسکانە دێت بەدەم تیمەکانەوە. ئەم تیمەی بەڕێز ئاگارام ئەو تیمانەی ترکە هاتوونەتە ناو پرۆسەکە و شەقام و شۆستەکانی شار پاکەکەنەوە. ئەمە جێی دڵخۆشیە بەڵام ئەگەر وەکو دەرفەتێک نەخۆزرێتەوە لەلایەن حزبێک لایەنێک میدیایەکی دیاریکرا و ئاراستەکرا و سوودی لێ وەرنەگیرێت بۆ ڕاکێشانی بۆ جوڵاندنی هەست و شعوری خەڵک چکە هیچ کەسێک هیچ بەرپرسێکی حزبی حکومی دەم وڵات و لەم نیشتیمانە پێخۆش نییە ماڵێک بێجێگە بێ مناڵێک بێنان بێت هیچ کەس حەز بەوە ناکات. بەڵام چی گرنگە سوود لەم تەبایی و یەکریزیە وەربگرین چۆن ێستا هاونیشتیمانیان ئەمایان کردۆتە دەرچە و دەلاقەیەک بۆ بەدەنگەوە هاتن و بۆ خەباتێکی مەدەنی کە پاکردنەوەی شار و هەڵمەتی پاکردنەوەی شارە ئەمە ببێتە نەریتێک لە نێوانی سیاسەکان و حیزبە سیاسەکان کە دەست لە ناودەست دەست لە دەست خۆت لەخوا بۆ بەدەنگەوە هاتنی زیاتر بۆ گێڕانەوەی متمانەی زیاتر لە بینی لە نێوان دەنگدەر و حکوومەت لە نێوان هاونیشتیمانی و هاوڵاتی و حکوومەت لەبەرەوەی هیچ کاتێک ئێستا ئەم کارەساتە سروشتەی کە لە نۆی مانگ ڕوویدا نەیپرسی نەچووە ئەو ماڵانەی کە سەوزە سوورە زەردە هەموو هاونیشتیمانیان و هەموو ماڵەکانی گردەوە. لەبەرەوە ئێمە کارەساتە سروشتەکە ڕەحمی بە کەس نەکرد لە هەج بارودۆخێکە وەکو حکوومەتی هەرێمەگەر گرفتێک بۆ موچەی موچەخۆر دروست بوو بێت حکوومەتی فیدراڵی نەیپرسیوە موچەی لایەنێکی دیاریکرا و ئەنێرم هی لایەنێکی دیکە نانێرم بەڵکو وەکو کورد وەکو میلەتی کورد تەماشاکراوین وەکو میلەتی کورد زەرمەند بووین یاخود بووینە بە قوربانی بارودۆخە سیاسی و یاسایەکە کە لە ڕابردووە هەبووە. بۆیە هەبوونی هەڵمەتێکی نیشتیمانی لەم شێوە ڕۆحی نیشتیمانی و خۆشویستنی خاک و خەڵک و میلەتەکە زینووە کاتەوە لە ناومانە. بەڵێ پەیامت بۆ خەڵکی چیە لە هەموو ناوچەکانی کوردستان کە ئەوها بە نیشتیمانیان ئەوها بە خەمخۆریان تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو کەمپینە هەیە ئەو باسە هەیە پەیامت چێ بەڕێز کاک پۆڵا؟
کاک زانە بە یەک فەرمودەیەکی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ وەڵام ئەدەمەوە کاتێک کە کەسێک ئازارێکی هەیە لە جەستەیە لە پەنجەیەکە لە ئەندامێکی لاشەیە هەموو لاشەی ئازارە کێشێ هەموو لاشەی و کەسە ئازارە کێشێ کەواتە ئینسانیش بەرامبەر هاوزمان و هاوخوێن و هاوخاک و هاودینەکەی خۆی کە تووشی کارەساتێکی لەم شێوا بێ بە هەمان شێوە ئازارە کێشێ من دڵنیام هەموو ناوچە جیاجیەکانی کوردستان و هەموو پارچەکانی دیکەی کوردستان ئازار ئەچێژن ئەگەر ئازار چەشنەکەیان لە دڵەوە بێ ئەگەر ئەوە بێ هەنگاو هەڵبێنن بۆ بەدەنگەوە هاتنی زیان لێکەوتۆکان ئەگەر ئازار چەشنەکەیان ئەوە بێ کە بێن ڕاستەوخۆ لە هەڵمەتی نیشتیمانی پاکردنەوەی شار و شۆستە و شەقامەکانە بەشدار بن بەشداریەکەن لەبەرەوەی وەکو ئاماژەم پێدا ئەو فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سەنگی مەحەکە بۆی کە کەسێک کاتێک پەنجەیەکی ئازارە چێژێ نوکی پەنجەی ئازارە چێژێ هەموو جەستەی ئازارە چێژێ ئێستەیش کە هاونیشتیمانیەک لە شۆڕش ئازارە چێژێ هاونیشتیمانیەک لە گەرمیان لە کوێستان ئازار بۆ ئەو بارودۆخ و بۆ ئەو مەینەتی ئەوە چێژێ بەڵێ کاک پۆڵا شەهید ئاکۆ یەکێک بوو لەوانەی کە ڕۆحی خۆی کردە قوربانی و بەدەستێکی غەدر شەهید کرا پەیامە چێ بۆی کە خەڵک بتوانێت لە یان خەڵک هاوکار و هەماهەنگ بێ و دەست ڕێگری و ئەو دەستانە ببڕێتەوە کە ئانەوێ ئەو هەڵمەتە نیشتیمانیان ئەو بەهاناوە چوونە تێک بدەن. کاک ئاکۆ کارمەندی هێزەکانی ئاسایش بنەماڵەیەکی خاوەن ڕابردوو بنەماڵەیەکی تێکۆشەر خۆشی گەنجێکی لێهاتوو لە کات و ساتی بەدەنگەوە هاتووی خەڵکو و لە کات و ساتی پاراستن و ئیدارەدانی ئەو بارودۆخەیە جانی خۆی سپار. من لەوە دڵنیام کە خەڵکی هۆشمەند و خەڵکی خاوەن ویژدان هەرگیز بەوە ئاسوودە نابێت کە ببینێ خوێنی هاونیشتمانی و هاوڵاتیەکی وڵاتەکەی خۆی بەدەستی هاوڵاتێکی وڵاتەکەی خۆی ئەڕێژێ لە پێناو هیچ هۆکارێکی دیاریکراوە لەبەرەوەی کاگاکۆ سرەی نەگردبوو بۆ ئەوەی کە سۆپا و بەتانی و نەوت وەربگرێت بەڵکو هەوڵی ئیدارەدانی ئەو پرۆسەی ئەدا کە خواردن و جلوبەرێک یاخود بەتانی دابەش بکرێ بەسەر زیان لێکەوتوانە لەبەرەوە جێی شانازیە کە کارمەندەکانی دەستگا ئەمنیەکان لە هەموو بارودۆخ و لە هەموو سات و کاتێکە بەدەنگ گرفتە ئانیەکانەوەن بەتەنگ ئەو گرفتانەوەن کە ڕوبەڕووی خاک و خەڵک و هەرێمەکەمانە بێتەوە ئەوان تەنیا ڕوبەڕووی دەستی تیرۆر و ناحەزان و دوورخستنەوەی مەترسیەوە نین بۆ سەر خاک و خەڵک و هەرێمەکەمان بەڵکو لە کارەساتێکی ئەمەی کە لە نۆی مانگ ڕوویدا بە هەمان شێوە پێشمەرگە ئاسا سەنگەری خەباتیان واسەوە بۆ ناو کۆسە و شەقامەکانی شار و هەوڵی ئیدارەدانی ئەو بارودۆخەیان. زۆر سپاس بۆ بەڕێز پۆڵا شەهید سیروان کاندیدی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ماندوو نەبی لەگەڵ هاوکارەکانت هەر بژی دەستت خۆش بێ سپاس بۆ دەرفەتای ئەمەلەوە زیاتر ماندوود ناکەین کاکە پۆڵا هەڵبەتە من دووبارەیەکەمەوە کە لە ئێستادا کەمپینێک هەیە کە ئەو کەمپینە پارەی کاش لێرەیە کە بۆ لە بانقی چەرمۆ چ بە دینار چ بە دۆلار ئەتوانین لە ڕێگەی FIB-ەوە بە ژمارەی 1970 پارەکان و هاوکاریەکانت بۆ چەمچە ماڵ و شۆڕش و تەچێ و دەوروبەری بنێری لەگەڵ هاوکارانم بێ کۆپانۆڕەمامان پێشکەشکرد نەمولایەکتانەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ